مژدەیەک هەیە مژدە زۆرمان گوێ لەمە بووە مژدەیەک هەیە لێرە ڕایەگەێنین داواکەین لە مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا غەریب مامۆستا غەریب فەرموو با ئەو مژدەیەمان پێ ڕابگەێنێ بۆ کوێ وەرە بۆ کوێ غەڵەت هاتووی کاکە ئەو مایکە مژدەیەک هەیە مامۆستا ڕایەگەێنێ من ئەزانم چییە بەڵام حەزەکەم ئێوە بیزانن مامۆستا چییە ئەو مژدەیە السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله. مایک نزیکەوە دیارە لە ڕێگای خێرخوازانەوە خی گەورە پاداشتیان داتەوە گەشتی عمرەیان بۆ سەرجەم قورئان لە بەرانی ئەم ساڵی دەستگای نووری حکمە مسۆگەر کرد خی گەورە پاداشتیان داتەوە پیرۆزباییش لە قورئان بەرانی ڕێز و خۆشەویست دەکەن مبارەکە لە هەموو لایەک گەشتی عمرە بۆ هەمووتان ئامادەکراوە بۆ هەر هەمیان گەشتی عمرەی پیرۆز مسۆگەر کرا ئینشاءڵڵا الحەمدولله. سپاسی بێپایان و سپاسێکی زۆر گەورە بۆ کۆمپانیا بەڕێزەکان بۆ ئەوانەی کە هەڵساون بەم بەخششە گەورەیە خی گەورە پاداشتی خێری سەرجەم و کۆمپانیانە بداتەوە کە لێرەوە خەڵاتیان بەخشی بە ئەم خۆشەویستانەی کە تەواوی قورانی پیرۆزیان لەبەر کردووە ئینشاءڵڵا هەمیشە ڕزقیان بەرەکەتدارە بێ وەخوای پەروەردگار بەرەکەتە خاتە ماڵ و حاڵیان. سوپاس و پێزانین بۆ تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ ڕۆژنامەنووسانی خۆشەویست بۆ کامێرەمانە ئازیزەکان بۆ چاودێرە بەڕێزەکان بۆ تەواوی ئەو کەسانەی کە لێرە ماندوو بوون لە بەڕێوەچوونی ئەم ئاهەنگە جوانە خی پەروەردگار پاداشتی خێریان بداتەوە.